آخر قسەشم هەر بوو ئەم عەزیزانەی خۆمان ئەهلی ئیسلامەکە ئەوەیە جوامێرانی ئەهلی ئیسلام زۆر بە چاوکراوەی تەماشای واقعی خۆتان بکە، زۆر هۆشیارانە و واقع ناسیانە هەنگاوەکانی خۆمان هەڵێنین و بەتەمانە بوو مەمڕۆ باز لەمە بکەم، بەتەما بووم باس لەوە بکەم بەدیلەکەمان چۆنەکە ئیشی لەسەرەکە. ئەو ئەهلی حەل و عەقدەی کە پێویستە لە ناومانە دروست ببێت چۆنی دروستکەین و چۆن بیخەینە ئیش. ئەوەی کەوتم ئەبێ وەکو حەماس پەروەردە بین و دروست بینەوە، ئەوەم ئەویست باس بکەم، بەڵام ئینشاءڵڵا بۆ هەلێکی تر خی پەروەردگار ئێمەش ئێوەش سەلامەت و سەرکەوتووکە، کوردەکەی خۆشمان واعیتر کە چاوکراوەتر کە چەند برسیش بن. عەرەب بەڵێ الحڕەة لا تأكل بثديها، ئافرەتی سربەستی جوامێر و بەشەرەف و دایان پاک بە مەمکی نان پەیان ناکە. ئێستا ئەڵێن بە لەش فرۆشی پێی ناکە، لەبەرەوە کوردی جوامێر و بەشەرەف فەقیرەتیەکەی ئاوارە بوونەکەی قبوڵەکە ئەو هەموو چەوسانەوەی دووز، بەڵام ناڕوا ببێ بەجاش بۆ ئەم تاغوتانەی حەشدی وەحشی و شیعەگەرایەتیەکی ترمان بێنێتە سەر. ئەمانە هیچ قیمێکیان پێ نییە، بەعسیەکان لەمان شەریفتر بوون ئەگەر شەریفەتی هەبوو بێ لە بەعسە، چونکە بەعسیەکان هاتنە سەر دووز، هاتنە داقوق، هاتنە کەرکووک، هاتنە هەموو ئەترافەکانیش، کیمیاویشیان بەکارهێنا، بەڵام هەر وەکو ئەم دڕندانە نەبوون بەو شێوێ ماڵ بسووتێن و خەڵکەکەی بدەنە بەر چەقۆ لە عاسی لەبەر چاوی خەڵکێکی تر. بۆیە شەڕی ئەم جارەمان نابێ وابزانین اینجا مەجالی مساومەیتیان نیە، ئەبێ بە داگیرکەریان بناسێنین، وابزانین قاسم سولەیمانی پۆل برێمەری ئەمریکاییەکانە بەس لە ڕۆژهەڵاتەوە هاتوو، فەرقی بەینی پۆل برێمەرێکی مەسیحی تاغوتی ئەمریکی احتیلال لەگەڵ قاسم سولەیمانیەکی شیعەگەری ئێرانیزمە فەرقیان نیە بە هیچ شێوەیە کە هەردووچیان هاتوون بۆ داگیرکردنی کوردستان. ئەو جێشەی کە کۆڵن پاوەڵ ئەیهێناو، ئەو جێشەی تر کە لە زمانی ئەو تاغوتانە هاتن بە عێراق وەربوون، هەروەکو ئەم حەشدی وەحشیانە وایە کە بە ئەمری خامەنەئی هەڵس و کەوتەکەن و ئەو بە ئیمامی مستەزعەفی نەزانن و لەبەرەوە هیچ جیاوازیەکیان نییە وە پێویستیشە ئێمە لێیان بکەین بە شەڕی مەزهەب. شەڕی مەزهەب یعنی شەڕی عەقیدە، شەڕی فکر، شەڕی عیبادەتەکان و ئیخلاص بۆ خوا، شەڕی مەزهەب بە ئەدیلە شەرعیەکان، بە پەروەردەبوون، بە تەوحید و جیهادەک. خی پەروەردگار یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ، پشو درێژیش بن، بەخوا میلەتی کورد زۆر لەوە گەورەترە داڕمانێکی توولانی بەسەرا بێ. ئەگەر بەسەریا بەهاتە ئەبوایە زمانی دوای کیمیاوی کە گوند نەمابوو، هیچ کەسێ لەو خەڵکە نەمابوو، هەموو پێشمەرگەیە پاڵی دابەوەی لە سەقز مێبازیە کراوی لە ڕاژان پاڵی دابۆش سەرخۆش بوو. بەڵام ئەو میلەتە جارێکی کەش هەر دروست بوو، زروفەکانی دەوروبەریشمانوان بەشێکین لەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە پێڵێن هەر پڕە لە کێش و مەشاکل حتمما بوارێکی تریش هەرەکرێتەوە. بۆ ئێمەش پێویستە بوارێکی عاقلانە بکرێتەوە، هەروەکوتیشم ئێمە پێویستە ببین بە بەدیلی قەومیەکان لە مەدای 10 ساڵ و 20 ساڵی داهاتوە بە ئیزنی خوای گەورە. ئەوەش ئیشکردنی ئەوێ، پلانی ئەوێ، خەڵکی دڵسۆزیەوە کە ئیشی لەسەر بکە و پێویستیشە وەکو حەماس، وەکو حیزب الله، وەکو قاعیدە، وەکو پەکەکە، وەکو مجاهدین خەڵق دروست بین. ئەمما ئەگەر وەکو بزوتنەوە و مەدخەلی و کۆمەڵ و یەکگرت و دروست بین، برا تەنزیمێکی کە بۆ دروستکەین، شتێکی کە بۆ دروستکەین ئەگەر وەکو ئەم چوارەین کە بڵێن وڵاوە وەلی ئەمرمانە و مرتەد و کافر. خواهی گەورە یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.